ئارەزانم کاتتان باش من ئێستا لە دەربەندی ڕانیم ئەمڕۆ بەشێک لە کەسوکاری ئەو کوچبەرانە کە لە لیبیا ماوەیە کە دەستگیر کراون هاتوونەتە دەربەندی ڕانیە گربوونەوەیان کردووە ناڕازین لەوەی کە ئەو کەسانەی کە کوڕەکانیان ڕەوانەی دەرەوەی وڵاتیان کردەوە دەرنەچوون پیان دەرنەچوون لە بەرامبەردا داوای پارە دەکەم من ئێستا دەمەوێت لە نزیکا قسە لەگەڵ خۆیاندا بکەم بزانم کێشە و گرفتی ئەوان چییە و داوای شتێکن مامۆستا سڵاو لەوێت ئەم کاتت باش گرفتی ئێوە چییە بۆ چاتونتە ئێرە ئەمڕۆ گفتیمە منداڵەکانمان چەند قاچاقدە سەمەسەداگرتوون لە لیبیای ئەو زیاتر بە نزیکە بۆ 6 مانگی دەڕوە دە سەمەسەداگرتن و ئیهانەکردن و مەسەڵ حەزەتدانی منداڵەکە حەزەتدانی ئێمە هەر ڕۆژێ بە بیان شتێک پارەمان لێ وەردەگرن هیچ کەسێک پێویست نەبە ئەو پارەی بدا کار کەسێک 30 وەرەقی زیاتر مەسرف کردووە بۆ منداڵەکانە ناردووە هەر بە بیانووی بەتانیەک بە بیانووی باڵتۆیەک بە بیانووی توزانم ئەوێک پاران لێ وەردەگرن ڕۆژ بە ڕۆژ ئێستا ئاخر کە جارێکە قسەیان کردووە بە پارە دەماندنەوە ئەن پێمان دەفرۆشنەوە وە کاڵایە پێمان دەفرۆشنەوە ئەو منداڵانە بۆ هەر کەسێک داوای 50 وەرەقی کراوە لە پێنجی حوتەوە ئەوە لە ژێرزمینێکی کراون لەوێ و لە ژێرزمینێکیدان ئەوەندەی زەم لەو ژێرزمینیدان و ئێستاش ماوەیەکە نە خەبەریانەیە و نە تەلەفۆنیان وی شتێکیان نییە باش خەریکی ینی چاودری وەزعکیانن کە چۆنن یان خۆت لە نزیکەوە هیچ نازانی یەکشتمان ئاگای لێ نییە چونکە ئێستا لە هەموو شتێکی بێبەشکردوین لە تەلەفۆن نازانین هەرچیان لێکردوون نازانین چیان لێ هاتووە بۆیە بێ سۆراخی لە پێنجی حوتەوە تا ئێستا هەر دەیانگو ئەو ڕۆنا ئەوڕۆ ئەو شت داوای مەبلێغێک پارەی کرد و ئێستا دیارە موبایلی شتەکەی داخستووە و دەڵە ئایدی من نەماوە ئایدی گروپێچکەن چی ئێوە لەو گەنجە دەستگیر کراوە کوڕەکەم بەڵێ پێوە دەرچووە لە چوارتێ عوتەوە بەڵێ باشە ئاگاداری تەندروستی و دۆخیان نێوە نەوەڵڵە لەبەرەوەی هەر قسەی دیکەن هەست دەکەین بەچەکەوە لە سەریانن چیان پێویست بێ ئەوان چیان پێخۆش بێ دەبێ ئەوە بکەن خواردنیشان ڕۆژی یەکجەمە بە پارەی خۆشمان بە 8 ڕۆژ 200 دۆلارە 30 دۆلاریش حەقی حمولەکەیەتی باویشم لەبیر نەچێت دەمێ واس لەوە بکەم لە سنووری ئیداری ڕاپەڕین ساڵانێکە ئەم شەپۆلی کۆچ و کۆچبەرەسەری هەڵداوە لەم دەبەر بە شێوەیەکی گشتی ڕۆژانە و مانگانە دەیان و سەدان گەنج ڕووی لە ینی هەرمی کوردستان جێدێن و بەتایبەتیش لە سنووری ئیداری ڕاپەڕین لە ئێستادا بەپێ ئەو ژێرێنی ئەو زانیاریان بەردەستی ئێمە هەن تاکو ئێستا زیاتر لە 300 کەس لە وڵاتە جیاجیەکان لە دەرەوەی عێراق هەن کە پێویستی بەوەی کە بیانگەڕێنەوە بە هەرێمی کوردستان ئەگەر چی ناوە هەندێک لە کۆچبەران دەیانگەڕێنەوە بە هەرێمی کوردستان بەڵام تاوەکو ئێستا وەکو پێویست کاری لەسەر نەکراوە چەند کەسێک هەوڵی ئەوەدەن کە بە شوێکی گشتی ئەم گفتیان بۆ چارەسەرکەن زەهر کەسە بە بیانوەیەک لەو کۆچبەرانە جاری وای 50 کۆچبەرە جاری وای 120 کۆچبەرە لەوێ جێدەمێنن وەکوان دەستی بەسەردا دەگیرێن بە بیان و ئێو کە دەرباز نەکرێن خودداوای پارە دەکەن